ئەنجومەنی دەربەندیخانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەردەوامە لە بانگەشە بۆ لیستی 194 و کاندیدەکانی. لەو چوارچێوەیەشدا هەڵمەتێکی دابەشکردنی کارنامەی لیستی 194 و کاندیدەکانیان لە نێو بازاڕ و ماڵەکانی قەزاکە بەڕێوە برد. ئەنجومەنی دەربەندیخان پێچەوانەی ساڵانی ڕابردوو تەنها لە شوێنە سەرەکیەکانی قەزاکە دووروشموو ڕیکلامی لیستەکەیان هەڵواسیوە و دەیانەوێت هەڵمەتێکی بانگەشەی شارستانی بەڕێوە ببەن و دوور بێت لە شێواندنی سیمای شار و ناوچەکە. تەرکیزمان لەسەر ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی بەگشتی مێژووی خۆی بەگشتی لە ڕابردووە پرشنگدارە و بە تایبەتی لەم ساڵانەی دوایی یا زیاتر ئەوە ڕەنگی داوەتەوە و پێی سەربەرزین و پێی ڕووسورین و سەربەرزانە لە ناو خەڵکین و ئەلحەمدولیلا بازنگەیەکی فراوان چۆتە ناو جەماوەرەوە و هەموو توێژەکانی گرتووەتەوە. خاڵی بەهێزمان ئەوەیە. ئێمە ستافێکین هەستاوین بە دابەشکردنی پۆستەر و بزنس کارتەکانی کاندیدان و بربژێرەکانی کۆمەڵی ئیسلامی ژمارە 194. هیوادارین خەڵک دەنگی بەم لیستە بات. ئەم لیستێکی زۆر سەرکەوتووە. بەڕاستی من زۆر سپاسیان دەکەم کە بە گەرموگوڕێکی زۆرەوە هاتن و پۆستەرات و کارتەکانیان لێ وەرگرتین و سپاسێکی زۆریان پێکردین و پێخۆشحاڵ بوون کە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرکەوێت و سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنێت. هاوڵاتیان نیشکار و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە 4 ساڵی ڕابردوو لە حکومەت و پەرلەمان بەرز دەنرخێنن و لیستی 194 بە لیستی خەمخۆر و داکۆکی کار لە مافی هاوڵاتیانی دەبینن. لیستی کۆمەڵی ئیسلامی زۆر پێپەسەند و باشە. کۆمەڵی ئیسلامی کاندیدەکانی زۆر بێ و ئازا و زیرەکن، ئەتوانن شتکەن، کەسی بێر و ئازا و زیرەکیان هەیە، بەڵام حکومەت لایەنەکانی تر دەستیان نەگرن، نایاڵن کار و ئەو شتەی پێیانە ئەزمونەی پێیانە بەکاری بێن و چاکسازی لە حکومەتا بکەن. لە ماوەی ڕابردووشدا بەشێک لە کاندیدەکانی لیستی 194 سەردانی قەزاکەیان کردووە. بڕیارە لە ڕۆژانی ئایندەدا ژمارەیەکی زیاتری کاندیدەکانی لیستی هەڵوێست سەردانی قەزاکە بکەن و داوای متمانی زیاتر لە هاوڵاتیانی سنوورەکە بکەن تا بە نوێنێرایەتێکی بەهێزترەوە لە پەرلەمان داکۆکی لە مافەکانیان بکەن. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.